Sayın Mustafa Varanka mikrofonu arz ediyorum. دوای کۆتایی هاتنی خولی یەکەم هەڵبژاردنەکانی تورکیا، کاردانەوەی هاوپەیمانەتی و بەرپرسانی پارتەکانی تورکیا ڕەنگدانەوەی بەردەوامە. جارێکی دیکە لایەنەکان شەقامەکانیان ڕازاندەوە لە چوارچێوەی دەستپێکردنی بانگەشە بۆ قۆناغی دووەمی هەڵبژاردن کە بڕیارە 12 ڕۆژی دیکە بەڕێوە بچێت. ڕەجەب تەیب ئەردۆغان کە دەنگی زۆرینەی گەلی تورکیای بۆ پۆستی سەرۆکۆمار بەدەستهێنا و پێش ڕکابەرە ئۆپۆزیسیۆنەکەی کەوت. دوایەوەی پێشتر ڕایگەان ڕێز لە ئەنجامی هەڵبژاردنەکان و دەنگی خەڵکی وڵاتەکەی دەگرێت، لە پەیامێکی نوێدا کە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی بڵاوی کردەوە ڕایگەیان. ئێستا کاتی ئەوەیە با سەرکەوتنێکی گەورەتر تاج بکەینە سەر ئەو سەرکەوتنەی لە چواردەی ئایار بەدەست هات. وتیشی لە ئێستاوە دەستمان با کار کردووە بە باشترین و کاراترین شێوە ڕۆژانی داهاتوومان هەڵدەسەنگێنین و 28 ئایار دەکەینە مزگەێنی سەدەی تورکیا. Buradayım ve buradayım. Siz de buradasınız. لە بەرامبەردا کەمال کلێزاڕۆغڵۆ سەرۆکی پارتی گەلی کۆماری و کاندیدی هاوپەیمانی گەل داوای لالانگرانی پارتەکەی کرد بێ ئومێدی ڕوویان تێنەکات و وتی من هێشتا خۆڕاگرانە بە پێوە ڕاوەستاوم. کەلەزدار وتیشی بەیەکەوە سەر لە نوێ ڕادەوەستین و براوە دەبین. لە کۆتاییشدا گەلەکەمان بە ئامانجەکەی دەگات. Yapacağı periyodik açıklamaları bekleyin. Özellikle bunu söylemek isterim. لالایەکی دیکەوە میدیای تورکیا ئاشکرای کردووە کە سەرۆکی پارتی گەلی کۆماری با بڕیارێک ئۆنۆر ساڵ ئەلیگوزالی یاریدەدەری خۆی بۆ کاروباری تەکنۆلۆژیا و زانیاری و پەیوەندیەکان لە ئەرکەکەی دوور خستۆتەوە. باهۆی ئەو کێشانەی شەوی دوای هەڵبژاردن لە گەیاندنی زانیاریەکاندا هەیەیان بووە. ئاوکات تیمی ڕاگەاندنی تایبەت بە پارتی گەلی کۆماری لە کارخران. Seçimler ikinci tura kalacak. Çünkü sahayı doğru okumak lazım. Biz ئاوکات سینانۆغان کە پلەی سێم هەڵبژاردننی سەرۆکاتی کۆماری بەدەسێنا بابردنەوەی لا سەدا پێنجی دەنگەکان پێی وایە دەنگەکانی ئەو یەکلایکەرەوە بوون و ئەگەر پاشەکشەی بکردای ئەردۆغان شەوی هەڵبژاردن و تاری سەرکەوتنی دەخوێندەوە. ئاماژەی بۆ کردووە تا کۆتایی هەفتەی داهاتوو ئاشکرای ناکات لە نێوان ئەردۆغان و کلێزداڕۆغڵۆ پشگیری کامیان دەکات. Basın mensuplarımız Sayın Muharrem İnce'nin Cumhurbaşkanlığı adaylığından çekilme dilekçesi dün yüksek... لە بەرامبەردا محەڕەم ئینجا کاندیدی سەرۆکۆمار کە ڕۆژێک بەر لە بەڕێوەچوونی هەڵبژاردننی چواردەی مانگ پاشەکشەی کرد. پێشبینی دەکرێت پشتیوانی کەمال کلێزاڕۆغڵۆ کاندیدی هاوپەیمانی گەلی ئۆپۆزیسیۆن بکات دژی ڕەجەب تەیب ئەردۆغان. Kurulumuz da gene aynı لە لایەکی دیکەوە ئیبراهیم کاڵن وتەبێژی سەرۆکاتی کۆماری تورکیا ڕایگەان سەرکەوتنی ئەردۆغان لە قۆناغی دووەمدا یەکلایی بۆتەوە. هەروەک پێوا بوو کە ئەستەمە ئۆپۆزیسیۆن بتوانێت ئەو جیاوازی 2,500,000 دەنگدەرە کە ئەردۆغان لە پێشەوەیە بۆ سەرکەوتنی خۆیان بگۆڕن.